زۆر دڵخۆش بووم حتا هەروەتانی لە خۆشیە گریانم دەهات خۆی لە هەفتاوانەوە لە مەکتەبدا بڕابووم گەڕامەوە هەموو ساڵی لەو پێش یەکەم دەبووم هەتا هەر مەراقم بوو لەو ساڵانە بیستم گوتیان لە ئەوە هەیە مەکتەبێکی خێرا هەیە بە شەو هیچ ڕێ لێ ناگرێ وەڵام چوومەوە حەزم لە خوێندن هەبوو تقریبا لە 2013 بوو 13 بۆ 14 چوومەوە قوتابخانە وردەوە لە قۆناغەکانم بڕیە تا دوازدەی وێژەی باشە چی هاوکارت بووانەکانت لەکوێ ئەخوێن چۆن ئەتخوێن ئەم ساڵ بە زۆری لەگەڵ مامۆستا دڵشادی یوتیوب مامۆستا دڵشاد ئەوە محەممەد عەلی مەلزەمەکەشم هەریوی بوو لەگەڵ یا سەحیم دەکرد واتە لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب سعیت ئەگەر بەبێەوەی کەس هاوکاری ئارێ وڵا تەلەفۆن بۆ مامۆستای کردتم دێم لەلا دەرسە خوێنم ئەوتی پێم باشە لەگەڵ یوتیوب ڕووی باشترە زیاتر دەیژێڕێ و ڤیدیۆکان لێ دەی و ئیسیفادەی زیاتر لێ دەکەی باشە تا چەند دڵخۆش بووی دوای ئەو تەمەنە توانیتت بە شێوەیەکی سەرکەوتوانە خۆناغت تێ بپەڕێنی وڵی زۆر دڵخۆش بووم حتا هەروەتانی لە خۆشیە گریانم دەهات هەرە سوزێ شکرم برتم الحەمدولله لەخوای بەزیادەکە من توانم لە پاشی 3 ساڵ خەبات و تێکۆشان و ماندووبوونێکی زۆر و ئەم ساڵ بە معادلی تقریبا ڕۆژانە 3 ساعت 4 ساعت بە معادلی صحیح دەرسم دەکرد باشە دوای بەدەستێنانی نمرەکەت و دەرچوونیت لە پۆلی 12 حەزەکەی زیاتر بخوێنیت و بەرەو پێش بچی بەڵێ ئەرەوە حەزم لە کولی شەریعە ئێواران وەرم گرن دەستمە کولی شەریعە دەرسەکانی عاربی و بۆ من ئاسانترە لەگەڵ ئیشەکە تا ئاگونجێ دەگونجێ بەڵێ ئێرەوەڵا زۆر باشە تۆ پەیامت چییە بۆ ئەو گەنجانی کە ئێستا بەشێک ئەبینین وەڕز بوون لە خوێندن یاخود بێ ئەمەل بوون تۆشکور بەو تەمەنەوە توانیتە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم قۆناغەت تێ بپەڕێنی پەیامت چی بووە ئەنجا ئەو چاو پێکەوتنانە زیاتر ئیسفادەی بۆوان هەیە ئەمن لێرانەوە داوایان لێ دەکەم کە تەلەبەیەک ساڵێک ساقیت بوویان لە دەرسێکە لە دوو دەرسکەوت بێ ئەمەل نەبێ حەول لەدا ساڵی دوایەم ساڵی سێم و نەبێ بێ ئەمەل بێ و بگەڕێتەوە یان فکر لەشتی خراپ بکاتەوە و دەست بەرداری خۆی نەبێ حەولدا ساڵی دووەم نازیێ دەبێ ساڵی سێم نازیێ دەبێ هەر کەسێکە لە حەولیدا و کۆری نەدا ئیلا بە ئامانجی خۆی دەگەن حەز و ئارەزوش زۆر دەورە بینێ بۆشتا وەکو باشترین نمونە خۆتی کە بەو تەمەنەوە توانیت بەڵێ لە توانم بە تەمەنێکی گەورەوە تقریبا ئەمە لە مەکتەبی ماکۆکی ئێواران بوو مامۆستاکانیش کەمیان هەوو لە تەمەنی منابن تا زەحمەت نەبوو بۆی کە تۆ لێرەوانەکان بخوێنی ناوەلا لەبەروی جێی تایبەتیم هەبوو کارەبای هەبوو دەنجی منداڵشتی کەمتر لێدە زۆر خۆش بوون زار هەبوو دەچمە ناو ژووری مزگەوتی پیاسان دەکرد باشە خانەوادەکەت تاکو چەند دڵخۆش بوون و چۆن هاوکارت بوون بۆی کە تۆ بتوانی لەم قۆناغە سەرکەوی ئەوانی زۆر دڵخۆش بوون زۆر حەزیان دەکرد کە ئەوە بن زۆر زار بێزار دەبوون دایان تو مستەمڕ سەحی دەکەی و نامان بێمە بنەولایەوە کتم هیمەتان هەبێ هەندەم نەماوە ئینشاڵڵا قۆنە سەرکەوتن نزیک